12 ئابی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی لاوان دیاری کراوە. لاوانی کوردستان گیرۆدەی سەدان کێشە و مەینەتین، گرنگترینیان بێکاری و وڵات جێهێشتن و لە نێوشیاندا بڵاوبوونەوەی ماددە هۆشبەرەکانە. بە هۆکاری نەبوونی ژانێکی شایستە لاوان ناچار بە کۆچ بوونەتەوە و لە بری وڵاتی خۆیان خزمەت بە وڵات و شوێنێکی تر دەکەن. گەنج لە هەرێمی کوردستان پێویستی بە دروشم نییە، پێویستی بە قسەی گەورە نییە، گەنج پێویستی بە کردارە. لە 2014 تاوەکو ئێستاکە دەوەج بە 10 ساڵ تەخەڕوجی قوتابیان ینی دەرچوونی قوتابیان بە کچ و بە کوڕ فەرموودە ساڵە دامەزراندن نییە، لە کەرتی گشتی بەکۆ حکومی دانامەزرێ، لە کەرتی تایبەت لەبەر تورک و لەبەر ئێرانی و لەبەر سووری و لەبەر عەرەب ناتوانێت کار بکە و کەسابەت بکە. ینی بەڕاستی وی لێ هاتی سەری خۆی هەڵبگری بڕوە بەشێکی دەبێتە خواردن و خۆراکی ماسیەکانی دەریای ئیجە و بەندەرەکانی ینی ئیتالیا و ئەو شوێنانە. بۆیە بە حقیقەت ینی لە وڵاتی ئێمە لە هەرێمی ئێمە دەسەڵات هیچ گرنجێک بە گەنج نادا. بۆیە بەڕاستی بەداخەوە زۆرێک لەو گەنجانە کە بێکارن بێ ئیشن پەنادە بەرەبەر مادەی هۆشبەر پەنادە بەرەبەر کاری خراپ، ئەوەش بەڕاستی ئۆباڵەکە دەکەوێتە ئەستۆی ئەو دەسەڵاتە. سەنتەری پەرەپێدانی لاوان هەفتەی هۆشیاری ڕادەگەیەنێت لە شار و شارۆچکەکان سیمینار و چاڵاکی ئەنجام دەدەن بۆ هۆشیارکردنەوەی لاوان. کتێب و نامیلکەش بەسەر لاوان دابەش دەکرێت. هەفتەی دابێ ئینشاڵڵا لە زۆربەی شارۆچکەکان کۆنفرانسمان دەبێت و زیاتر هەوڵ دەدەین گەنجانمان هۆشیارکەینەوە و لە کاتی کۆنفرانسەکەشدا بڵاوکراوە کتابمان دەبێت دابەشی دەکەین بەسەر گەنجانەوە. بەهۆی پشتگوێ خستن و دابین نەکردنی ژیانێکی شایستە بۆ توێژی لاوان، ڕۆژانە دەیان گەنج و لاوی کورد لە ناوچە جیاوازەکان کۆز دەکەن لە ڕێگەی گەیشتن بە ژیانێکی شایستەش تا ئێستا سەدانیان خنکاون. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.